والله ما بسمعنا يا اخوي جورا باراني كرحمتي ما بو ببارينه اره والله باراني كم من باري خويان ام صال باراني كي زور من بو باراني ان شاء الله لا بيقطع والله جاران بو نريتي كرد بيوم وابيهر أو شتاني عادة هي من بون من بو باران بارين أبي خوي أبي باريتو لخوي جوانيا جاء مجوكو عادتي كي نريتي كي كرد أم بو كباراني أن بكارينا وجاران أبيان مسرا كردو بلين بون منها والله أبي بيكين هوما يعني نقدر بلين تنيا بو كباران أبي نيجي بارانش بين بيوم من رولا مزجوتين هما مسند دشتاي صحراي بون منا بو هما الأخوة يقولوا بارينا وش كسالي يعني بعام رولا وبلاد كردوا لا هريم كردوا تايبات يعني أبي هما أو من كيا أبي شنو يجي بارانيك وبو كبارانيك شبين بو كباران في ما بيه وكو عادته فقير وجارة خيارات وميارة فقير وجارة خيارات وميارة وعربي جبارة فقير وجارة دیارەیەکێک لە دابوونەریتە جوانەکانی میلەتی کورد بوو کە بە بارانەیە کە بەداخەوە ئێستا لە ناو میلەتی کووردا خەریکە بەرەو لە ناو چوون ئەچێ ئێمە ڕێکخراوی شەماڵی کوردستان بۆ پاراستنی ژینگە هەمە بەسمان بوو لە ڕێگەی دەستی پاکی منداڵانە و لە ڕێگەی نزاکانیانەوە خوای گەورە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ چونکە ئێستا هەرێمی کوردستان ڕووی لە وشکە ساڵی کردووە و مەبەستمان بوو دیسانەوە ئەم دابوونەریتە لە ناو میلەتی کووردا زیندوو بکەینەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە تایبەتی لە جیهان کردووە مەترسێکی زۆر لەسەر ژینگەی جیهان بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی هەیە چکە ساڵانی زوو لە مانگی دە و یانزەیە بە تایبەتی لە مانگی یانزەیە بارانێکی زۆر ئەباری پەڵەی ئەدا بەڵام ئێستا داوا لە خوای گەورە ئەکەین بارانمان بۆ بارێنێت بە تاکید وشکە ساڵی ڕووی لە وڵاتەکەمان کردووە بێگومان ئێمە ڕێکخراوی شەماڵی کوردستان و ڕێکخراوێکی ژینگەی بەردەوام چالاکی ژینگەی هەیە لە ئێستادا تەنها ئەوەی بیرمان لێ کردبەوە بوو کە بە بارانە بوو ئینشاڵڵا لە داهاتووشە چالاکی زیاترمانە بێت